پەیکەری پێشمەرگە لە شاری کەرکووک کە ئاماژەیە بۆ قوربانیەکانی پێشمەرگە لەو شارە لە بری ئاڵای کوردستان بێ ڕەزامەندی کوردەکان ئاڵای عێراقی لەسەر هەڵکراوە. ماوەی 5 ساڵە هەڵکردنی ئاڵای کوردستان لە شاری کەرکووک قەدەغە کراوە و یەکێک لە مەرجەکانی پارتی دیموکراتیش بۆ گەڕانەوە بۆ شارەکە هەڵکردنی ئاڵای کوردستانە، بەڵام جێبەجێکردنی ئەم مەرجە بە قورس دادەنرێ. پارتی کە ئاڵێ بە ئاڵای کوردستانەوە گەڕێمەوە، ئاڵای کوردستان ئاڵایکی یاساغ نییە، بەپێی دەستوری عێراقی ئاڵای کوردستان ئاڵای فەرمیە لە عێراقە و ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش ئەم ئاڵای هەڵکردنی ئاڵاکانە لەسەر فەرمانگەکانی حکوومەت لە کەرکووکە بە بڕیارێک پەسەندیان کردووە. ئاڵای عێراق بەسەر قەڵای دێرینی کەرکووک دەشەکێتەوە. حیزبە تورکمانی و عەرەبیەکان ئاڵای خۆیان هەڵکردووە لەسەر بارەگاکانیان. تەنها ئاڵا کە قەدەغەکراو بێت ئاڵای کوردستانە، ئەمەش نیگەرانی لای دانیشتوانە کوردەکەی ئەو شارە دروست کردووە. بەڕاستی ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە. ئەمە زەوتکردنی مافی تاکی کووردە لەم شارە، یعنی عەلەمی کوردستان مافێکی سەرەتایی هەموو گەلێکە. تورکما عەلەمی خۆی هەڵەدا، عەرەب عەلەمی عێراق هەڵەدا، بەڵام کورد عەلەمەکەی لێ زەوت کراو نایەن هەڵیدەن. ئەمەش بەڕاستی زەوتکردنی مافی کووردە. لایەنەکەی دیکە کە تۆ ئاڵای خۆت هەڵەگری، لایەنەکەی دیکە پێی قبول نییە. هەموو کاتێ ئێمە بەڕاستی بەکو بڵی بەشێک لە گەورە بووینە لە تونڕەویەکی سڕینەوەی یەکتری. ڕێزێک لە ئەو ڕێزی لە ئاڵاکی من ناگرێ. عەرەب و تورکمانەکانی کەرکووک سەرباری هەڵکردنی ئاڵاکانیان ناشی شارنەوە کە دژی هەڵکردنی ئاڵای کوردستانن لە شاری کەرکووک. موضوع رفع الأحلام في كركوك مرتبطة پرسی هەڵکردنی ئاڵا پەیوەندی بە بڕیاری پەرلەمانی عێراقەوە هەیە کە هەڵکردنی ئاڵای نافەرمی لەو پارێزگایانە قەدەغە کردووە کە سەر بە هەرێم نین. ئاڵای کوردستان هی هەرێمی کوردستانە. کوردەکان بۆنە قەرەباڵغەکانی وەکو بەهار و نەورۆز دەکەنە دەرفەت و ئاڵای کوردستان بۆ کاتێکی دیاریکراو هەڵدەکەن. بەو پێی قەرەباڵغی بۆنەکان بۆ هێزە عێراقیەکان کۆنترۆڵ ناکرێ. بەڵام دوای کۆتایی هاتنی بۆنەکان دۆخەکە دەگەڕێتەوە پێشووتر و دیسانەوە ئاڵای کوردستان قەدەغە دەکرێتەوە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.